فردێکمان هەیە لە صحیحی مسلمە جابیری کوڕی عەبدوڵڵای گێڕێتەوە ئەفەرمێ لە سەردەمی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کەسێک خۆی کوشت سەرەتیرێکی دەرکرد بوو لە دەستی خۆی یابوو دەمارێکی حەساسی بڕی بوو تا مرد بوو صحابی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم لە مهاجرین بوو ئەفەرمێ هێنان بۆ مزگەوت بۆی نوێژی لەسەر کرێ دوای کفن و دفن کردن ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی صلوا على صاحبكم نوێژی لەسەر بکەن من نایکەم بۆ چونکە خۆی کوشتووە ئایا نوێژ ئەو کەسەی کە خۆی ئەکوژێ نوێژی لەسەر ئەکرێ نا طبعا نوێژی لەسەر ئەکرێ لەسەر ڕای جمهور بەڵام عولەما فەرموون سنەتە ئیمام لەسەری نەیکا بۆ ئەوەی ببێ بە ئینکاریەکی ئەو فعلە خەڵک جورئەت نەکا پەنای بۆ بەرێ ئیگنا فەرمووی ئێوە نوێژی لەسەرکەن بەس من نایکەم ئەگەر دروست نەبووە نوێژی لەسەر بکرێ فەرمووی چی نوێژی لەسەر وەکەن بڕۆن دەرەوە موتان یا جەنازەکە بەرنە دەرەوە بەس وای نەوت خۆی نوێژی لەسەر نەکرد ئەنجام فەرموودە لە ئاخیرا فەرمێ شەو یەکێ لە موسڵمانان لە خەویە ئەم پیاوەی بینی کە خۆی کوشتووە لە حاڵێکی باشا بینی لە حاڵێکی خۆشە بینی وتی خوای پەروەردگار چی لەگەڵ کردی لەسەرەوەی خۆت کوشتووە وتی خوای پەروەردگار لێم خۆش بوو بەو هیجرەتەی لەگەڵ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم کردووم الله جل جلاله لێم خۆش بوو لەبەرەوەی هیجرەتم لەگەڵ ڕەسوڵ الله کردووە صلی الله عليه وسلم باشە کەواتە هیجرەت ئەمەندە گەورەیە ئەو حاڵەتە ژەسڕێتەوە کابرا فەرمێت دەماشام کرد دەسی هەر وەکو خۆی ماوە بە بڕاوی و بە پێچراوی بە ئازار وتم ئەی ئەو دەسەت بۆ وایە فەرمووی پێیان وتم ئەوەی کە لە خۆت تێکت داوە بۆ چاک ناکەینەوە فەرمێ بەیانی سەحابەکە هات بۆ کێی گێڕایە بۆ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمووی فڵانە کەسم دیوە لە خەومە بەو شێوە بەڵام دەستی ئاوا بووە کەوتومە بۆچی دەست چاک نەبووەتەوە و توێتی خوای پەروەردگار فەرموویەتی ئەوەی کە خۆت تێکت داوە لە خۆتم بۆ چاک ناکەینەوە ئەفەرمێ ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم دوعای بۆ کرد و فەرمووی ئەی پەروەردگارم لە دەستیشی خۆش بە دوعای پێغەمبەران چییە گیرەهە کەواتە لە دەستی خۆشە بێ لە دەستیشی خۆش بوو بۆیە سەیرەکەی هەندێک لە زانایان ئەنا عومەری کوڕی عەبدولعەزیز ئیمامی ئەحمەد ئەفەرموون ئەو کەسەی مندەحیرە نوێژی لەسەر ناکرێ بەڵام تەواوی زانایانی تر ئەفەرموون نوێژی لەسەر ئەکرێ بەڵام لەلایەن ئیمامەوە نا وەکو عقوبەیەک بۆی با خەڵکی ئاسایی نوێژی لەسەر بکە با بڵێن قسەی دروست بوو لەسەر ئەو بابەتە بەڵام یەک تێبینی هەیە ئەوەی کە نوێژ ناکا لەسەر خۆکوژ وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز و ئەوانەی کە لەگەڵیان یەک دوو زانایترن ئیمامی ئەوزاعیش بە هەمان شێوەیە لەبەر ئەوە نییە کە کافرە ئەوانیش لەبەر کافری یعنی دەست لە نوێژ هەڵکردن لەسەری هەڵناگرن دانەنێن بە موسڵمانیەتیە ئەگەر بە ئیسلامەوە ڕۆشت بێ و نەواقیضی ئیسلامیتیانە بوو بێ بەڵام وەکو عقوبەیەکی گەورە بووی نوێژی لەسەر ناکەن